قساکەین لەسەر دابوونەریتەکان لەسەر کەلتورێک کە لە شاری سلێمانی هەیە بێگومان نەزانن کوردستان هەر خۆی و کوردان بە کەلتور و بە دابوونەریتەکانەوە ناسراون و لەوانەیە هەر شارێک کە تۆ ڕوویتێکی هەر ناوچێک لانێ بە یەکێک لە نەریتەکانیان کۆمەڵک لە نەریتەکانەوە زیاتر بناسێنرێت جا ئێمە قساکەین لە تۆری یەکەمی بەڕنامەکەمان لەسەرەوەی کە سلێمانی بە کامێک لە دابوونەریتەکانیەوە لە کۆنەوە هەتاکو ئێستا ناسراوە قساکەین لەسەرەوەی کە بۆ نمونە ئەم شارە بۆ بە شێوەیەکی زۆر شارستانی و مۆدرن دروستکراوە لە ڕووی کەلتوریەوە لە ڕووی دابوونەریتەوە قساکەین لەسەر ئەم بابەتانە هەر بۆی بە میواندارەتی بەڕێز ئیسماعیل عوسمان کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و هەروەها پسپۆری میدیا کەلتورن لەسەر ئەم تەوەرە زیاتر گفتوگۆکەین مامۆستا ئیسماعیل سلاوە لێبێ زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت پێمان خۆشە هەر لەمەوە دەست پێ بکەین شاری سلێمانی شارێکە کە زۆر بە شێوازێکی سەردەمیانەوە ڕێک و پێک دروست کراوە پێمان خۆشە لە ڕووی کەلتوری و لە ڕووی دابوونەریتەوە لە ڕێی ڕێک خستنەوە جەنابەت لا دوایە هۆکاری ئەم بناغە دروستە ئەم بناغە ڕێک و پێکە گەڕێتەوە بۆچی سلااو لە بەڕێزیشتان لە بەڕێزیشتان سلااو لە بینەرانی بەڕێز پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانی ئەزیزەکەین ڕاستەکەی پرسیارەکە زۆر بەجێیە ئێمە ئەگەر باسی وەکۆڵێ شار بکەین وەکو پێناسەیەکی بکەین کە کەلتور جارێکیە کەلتور واتە کەڵتیف واتە لە وشەی کەڵتیفی واتە چاندنێک لەسەر زەویەکی دیاریکراوە کە تۆ ئەی چێنیتەوەوانە اینجا دوایی کاتێک باس لە کەلتوری شارەکەین لە چوارچەوەی توێژینەوە کەلتوریەکان ناواتە کەڵترال ستەدیا کە ئەمە دیراساتی تازەیە لە بواری کەلتوریاکرێ واتە شێوازی پێکەوە ژیانی کۆمەڵێکی دیاریکراو یاخود کۆمەڵ خەڵکی دیاریکراو لە پێگە و بۆقعەیەکی جوگرافی دیاریکراوە جا ئێمە کاتێک باز لە کەلتوری شارەکەین کە ئەمە ئێستا پێی وەکۆڵێ لە ئاستی دنیا ئیشی لەسەرکرێت و ئەوانە کە ئایا شارەکان چین و ئەو پێکات و جیاوازیە کەلتوریانی شارێک لە شارێکی دیکە جیاکاتەوە چین کەلتوری شار واتە چی واتە شێوازی ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و پیشەسازی شار شاری سلێمانی کاتێک کە دروزە بێت ئیبراهیم پاشای بابان کاتێک کە ئەم شوێنە هەڵەبژێرێت جارێ با لە ڕۆ سیاسیەکەوە قسەی لەسەر بکەم یەکەم جار ئەیەوێ شارەکە لە شوێنێکی ئەمانە دروستکە چونکە بیرمان نەچێ ئەو پێکدانانی کە لە نێوان وەکۆڵێ عوسمانیەکان و فارسەکانی ئەو کاتە بووە لەو منطقەیە کە بابانیەکانی لێ بووە نزیکایەتیە بۆ جەنگ و پێکدانێکە بۆ ئەم ویستێتی لە ڕووی بیرکردنەوە لۆژیکەوە بێت شارە گەڵبژێت کە شوێنێکی ئەمان بێت بۆچی بۆی خەڵک تێدا بژیت ئەمە خاڵی یەکەمە کە خەڵکی زۆر زۆر گرنگە کە بیری لێ کردوێتەوە لە بواری وەکۆڵێ سیاسەکەیە خاڵی دووەم لە بوارە کۆمەڵایەتەکەیە ئیبراهیم پاشای بابان کاتێکی بنیادی شاری سلێمانیە کە چەند ماڵێکی کەمە لە شاری سلێمانیە لە پاڵ ئەمانەشدا سێرەکەین جوولەکەکان ئێن لە پاڵ بابانیەکانە گەشەکەن ئەرمەنیەکان ئێن گەشەکەن دواتر کاکەیەکان ئێن گەشەکەن ئەمانە چین ئەمانە کەلتورن لە چوارچێوەی وردە کەلتورن لە چوارچێوەی کەلتوری گشتی شاری سلێمانیا دروزە بن سێرەکەی مەسەلەن کەلتور کۆمەڵێک بیر و باوەڕ و ئایدیا و بیر و بۆچوونەکانە و وەکو ڕەفتار و هەڵسو کەوت و تێڕوانینەکانی مرۆڤە هەر یەک لەم پێکاتە کۆمەڵایەتیانە چ بابانیەکان چ جوولەکەکان چ کاکەیەکان چ ئەرمەنیەکان هەرێکێک پێکاتیەکی کۆمەڵایەتی کەلتوری دیاریکای خۆی هەیە لێرەدا پێکەوە ژیانی کەلتوری لە ناو شاری سلێمانیدا چەکەرە ئەکا بنیاد ئەنرێت هەر ئەوە ژوا دەکات چی بێت ئەوە ژوا دەکات کە ئەم کەلتورانە پێکەوە بوونیانە بێت من پێشەوەی ئەم شەو گوێم لە کۆمەڵێک کەسایەتی شاری سلێمانی کرد ئەیوت ئێمە لێ ڕۆڕەسمی جوولەکەکانە بەشداریمان کردووە جەژنی کەپرشینەیانە بوو ئەواناتون لە ڕێڕەسمی ئێمەدا بەشداریان کردووە هەروە ئەیوت ئێمە مەسەن لە شادی جوولەکەکانی شاری سلێمانیە بەشداریمان کردووە ئەمانە چی ئەمە شێوازی پێکەوە ژیانی کەلتوریە کە لەم شارەدا بنیاد ئەندێتەوەوانە اینجا ئەم پێکەوە ژیانە بە درێژایی مێژووی شاری سلێمانی گەشە ئەکات و بەردەوامە بێت و لە قۆناغە جیاوازەکانە خەڵکێکێتە ئەم شارۆک و جەنابەت لە پێشەکەیشە ئاماژت پێکرد هەست بە غەریبی ناکات ئەوەی کە گیدنس پێی وایە کاتێک شار دروزە بێ کۆمەڵگەی غەریبەکان دروزە بێ بەڵام کاتێک لە سلێمانی دروزە بێ خەڵکیەتە ناو سلێمانی هەست بە غەریببوونی خۆی ناکات خاڵێکی تر کە زۆر گرنگە قسەی لەسەر بکەم لە ڕووی جوگرافیای شاریان با بڵین لە ڕووی دابەشبوونی شار و ئەوانە ئەگەر ئێمە سێری شاری سلێمانی بکەین تشێکمانەیە پێڵێن ژینگە یاخود فەزای دابەشبوونی شاری سلێمانی یەکەم فەزای ئابووریە فەزای ئابووری و بازار
هەر لە سەرەتایی دروستبوونەوە ئیبراهیم پاشای بابان بیری لەوە کردوێتەوە کە بازار دروستکات چونکە دوجار بازار ئاڵوگۆڕی شمەک و پێداویستەکان لەناو بازار ئەکرێ بنیادی اقتصادی شار لێرە دروست دەبێت و ئانە اینجا لەم بازارەیە لەگەڵەوەی کە بازار کەلتورە جیاوازەکانیش کە لە دەوروبەری شاری سلێمانی هاتوون لەم بازارەیە ئاڵوگۆڕی شمەک و دراوەکانی کردو ئەوە ژوەی کردو ئاڵوگۆڕی کەلتوری دروست بێت ئاڵوگۆڕی بیر و بۆچون دروست بێت لە چوارچێوەی شارەکەیە خاڵێکی گرنگتر کە هەمانە مەسەلەن لە بواری شارە کە بریتە لە چییە؟ بریتە لە فەزای ژینگەی سێرکی ئەو دراوسەتی و پێکەوە ژیانی کە لە ناو شاری سلێمانی ئاهەیە بە درێژایی مێژوو دراوسەتێکی جوان بووە بڕۆ لە کۆنەکانی شاری سلێمانیش برسە ئەڵێ هەمیشە پێکەوە ژیانێکی شاری سلێمانی پێکەوە ژیانێکی نەرم بووە سۆفتووە خەڵک تیدا ژیاوە ئەوەی زۆر گرنگە کە لەم شارەیە شوناسی ئەم شارە بە درێژایی خۆی دیارێکە شوناسی شادی بەخشیە شتێکمانەیە گیدنس بێ ئەڵێ شوناسی شارەکان تۆ چۆنی تەصنیفاتی شارەکەی شارێکمانەیەکرێت لە دوای کارەساتەوە دروست بێت بەس ئێمە ئەگەر بێت و هەڵە جۆوەرگین لە دوای کارەساتەوە دروست دەبێت دەڵێن شوناسی کارەساتی هەڵەجە لێەوە وەکۆڵێ پێناسە وەرەگ دەتوان بەڵام شوناسی دیاریکراوی شاری سلێمانی شوناسێکی شادی بەخشە هەر بۆیە زۆربەی بۆنە و ئاهەنگە نەتەوایەتەکان لەناو شاری سلێمانیا کە ئەنجام دراون چه هەر نەتەوەیەک کە کردبێتی هەمویان پێکەوە هاواهەنگ بوون یاخود بەشدار بوون تیدا خاڵێکی گرنگی تر ئەوەیە کە بریتە لە ژینگەی کەلتوری ئێمە بیرمان نەچێت کاتێک کە بابانیەکان یێنێ ئێرەوە لەبەرەوەی بابانیەکان لەگەڵ خۆیانە طریقەتی قادری ئێتە ناوچەکەەوە گەشە ئەکاتوانە خاڵی یەکەم کە ئەبێتە جەوهەری کارکردنی ئەوان بریتە لە مزگەوت چکە هێشتا قوتابخانەمان نییە ژینگە کەلتوریەکان بریتە لە قوتابخانە دادگا مەسەلەن زانکۆ ئەمانە بەڵام ئێمە ئەمانەمان نییە لە ڕژینگەی کەلتوریە بۆی کەلتور بچێنین دروستی بکەین پەروەردەی بکەین تاکانی لەسەر گۆش بکەین یەکەم شت کە دروستیەکەن ئێن گرنگی بە مزگەوت دێن و ئانە هەر ئەوە ژوا دەکات ئەم مزگەوتە ببێتە زاکیرەی معریفەی شارەکە زاکیرەی بیرکردنەوەی شارەکە چونکە تاکە جیاوازەکانی کۆمەلگا لە ڕێی چوارچێوەی چەندین مزگەوتی جیاوازمانەیە کە مزگەوتی کاک ئەحمەدی شێخ بەتۆ بەڕە ئەگەر جەنابتان باشتر دەزانن ئەو مزگەوتانی کە ئێستا لە ناو شاری سلێمانی هەمان بەشێکیان تاریخەکەیان ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتە بنیاد دراون ئەمەش خاڵێکی گرنگترە کە توانیویانە گرنگی بمبەوە من لە توێژینەوەی کام شەخێن بەوتی ئەڵێ بابانیەکان خۆیان هاتوون چیان کردووە کری فەقیە و خواردن و پێداویستەکانی فەقییان دابێتەوە بۆی ئەو فکر و ئایدیا دینیە گەشە بکات ئەمە ژوای کردووە لە پاڵەوە خەڵک فێری خوێندەواری بێت چکە بیرمان نەچێ قوتابخانەی فەیسەڵیەت لە تاریخی 800 بەدواوە ئێتە ناو شاری سلێمانیەوە ئەوە قوتابخانەی کچان کە ئێت لە تاریخی 1924 ئێتە ناو شاری سلێمانی کەواتە مزگەوت وەکو پێگەیەکی گرنگی کارکردن و کارکردنێکی بە کۆڵێ ڕۆشنبیری لە ناو شاری سلێمانیدا بوونیە بووە خاڵێکی زۆر گرنگتر ئەوەیە کە لە دنیای شارە یاخود لە فەزای شارە یاخود لە کەلتوری شارە بریتە لە چی بریتە لە ژینگەی سیاسی هەمیشە شاری سلێمانی بە درێژایی تاریخی خۆی ژینگەیەکی سیاسی لەبار بووە بۆ بزوتنەوە سیاسی جیاوازەکان کە لەم شارەدا دروست بوون هەر چەند ساڵجارێکیش توانیوێتی ئەم شارە بزوتنەوەیەکی سیاسی بەجێ بێڵێ ئەمەش زیندوێتی شارە بەخشەیە چکە دوجار بیرمانەچی ئەو شارانی کە جامدن لە شوێنی خۆیانە تەغییرتیانە کەمە گۆڕانکاری کەلتوری کەمە بەڵام ئەمان بە درێژایی تاریخ لەو تاریخە جیاوازانی کە هەبووە توانیوێتی هەر چەند ساڵجارێ بزوتنەوەیەکی سیاسی جیاواز تێپەڕێنێ خاڵێکی زۆر گرنگتر بیناسازیە چکە دوجار بیرمانە چێ شار بیناسازی زۆر گرنگەتیە زۆر باشە مامۆستا لەگەڵەوەی کە زۆر جار باسی ئەوەکرێت چەندین بۆچوونی جیاوازی شەیە لەگەڵەوەی کە بابانیەکان کە لە شاری سلێمانیە هەوڵیان ناوە شوێنە سەرەکیەکان بەردەوام چاوێکی سەرکیان لەسەر شوێنانە بێکو خۆش ئاماژەبێت دروستکردنی مزگەوتەکان و حجرەکانە بۆی کە لەویە خوێندن بەرپا بێت و بۆیە خوێندن لێەوە سەری هەڵدا و لەوەی ترتوانی خەڵکانێکی زۆر معریفەتی خۆیان لێوە بەدی بکەن سێلایانی زۆر گرنگمانەیە هەر سێلایەنەکەش خۆش قسە و لەسەر کرد سیاسی و کۆمەڵایەتی و بازرگانی لەم شارەیە لایەنە کۆمەڵایەتەکەی ئەم شارە کە چەند نەتەوەیەک و چەند دینێکی جیاوازی تیا بوو بابانیەکان چۆن هەوڵیانە ئەمانە کۆمەڵێک دابوونەریتی جیاوازی یەکتریان هەیە بەڵام ئەو هەماهەنگیە کە دروست بوو چۆن دروست بوو خەڵکەکە خۆیان دروستیان کرد یان ئەوان هەنگاویانە لە شوێنە سەرچەکان و سنتەرەکانی شارەوە ئەم پەیوەندیە دروست بێت کە سەرەتا سلێمانی زۆر بچووک بوو لە چەند ماڵێک و لە چەند کۆڵانێکی بچووک پێکاتە بوو ئەمە چۆن دروست بوو و چۆن بەیەکەوە گونجان کە بتوانن لێرەیە بمێنەوە یەکەیە لە خەسڵەتە گرنگەکانی کەلتور سیاسەتەکە لە پشت ئیشەکە یعنی تۆ گەر بدەوێت کەلتورێک گەشەی پێبێ بووی گۆڕی سیاسەتی ئیشکردنی کەلتوری لە پشت دەسەڵاتی کەلتوری و ئیشەکە بابانیەکان هەر لە بیدایەتەوە ئەو شێوازە پێکەوە ژیانی کەلتوریانەیە لە ناو شاری سلێمانیدا گەشە پێەیە
یعنی چیان کرد هاتن سەرڕای ئەوەی کە مەسەن گەشەکردنیەکی مەسەن لە ڕووی ئایدۆلۆژیەوە زۆر بەرکەوتنی کەلتوری بە درێژای تاریخی سەری سلێمانی ئەوەی کە جوانە سێرکی بەرکەوتنی نێوان نەتەوەکان نەبووە بە درێژای ئەم شارەکە دروست بووە. ئەمان هاتە چیان کرد یەکسەر پێکەوەژیانێکی کەلتوریان دروست کرد لە پاڵ ماڵەکانی خۆیانەوە کەوەی کە مێژونووسەکان باسەکەن وانە ماڵە جوولەکانیش دروست دەبێتەوەوانە تەنانەتێکی لەو شتانی کە منم شەو خوێنمەوە زۆر جوان بەلایەوە کاک ئەحمەدی شێخۆتی خۆی ڕێگە لە جوولەکەکانە گرێ کاڵێن نابێت لەناو شاری سلێمانیا ماڵ دروستکەن کاک ئەحمەدی شێخ خۆی ئێت ئەڵێ خانووەکان توانن بڕۆن لە خواری شارە دروستکەن تەنانەت داریشان بۆ ئەبا دروستیکەن ئەمە شێوازێکی پێکەوەژیانێکی جوانە کە لەناو شاری سلێمانیا بە درێژایی مێژووە بۆ ڕنگدانەوە بووە کەواتە کێ لە پشت ئەم کارکردنەوە بوو خودی بابانەکان خۆیان بووە کە ویستیانە چی بێ ویستیانە پێکەوەژیانێکی هاوەهەنگی لە بینی ئاین و نەتۆ و کەلتورە جیاوازەکانە لە شاری سلێمانی دروستکەن دوجاریش ئەم پێکەوەژیانە وای کردووە کە هەموو نەتەوەیەک سوود لە کەمە نەتەوایەتێک سوود لە کەلتوری گشتی شارۆر بێ کە بابانەکان دوجار بیرمانە چ کاتێک کەلتوری بچووک دروزە بێ جوولەکە کاکەیەکان ئەرمەنیەکان لە ناو شاری سلێمانیا کەلتورێکی گشتی ژەیە کە پێوتێ کەلتوری گشتی شار کە بابانەکان حکومڕانی پێوەکەن ئەوانە ئەوە زۆر زۆر گرنگە اینجا لە پاڵ ئەوەشدا کە هەموو ئەو خەڵکانی کە هاتوونەتە ئەم شارەوە لەژێر کەلتوری شاری سلێمانیا بوون بە بەشێک لە کەلتوری شاری سلێمانی مەسەلەن ئێستش بە ئێستشەوە کە ئەیگری خەڵکێک کە لە دەرەوەی شارەوە هاتووە کاتێک یێتە ناو شاری سلێمانی ئۆتۆماتیکی ئەبێ بە بەشێک لە شوناسی شارەکە تەماش کەلتور چۆن دروست دەبێت لە ڕووی لەهجەی قسەکردنەوە بیرمان نەچێت لەهجەیەکی جوان لە شاری سلێمانیا بوو وەختی خۆشی تا ئاخرە شەرما بوویەوە کە من ئێستش هەرسی پێکەم زمانی وانیە شتێکی زۆر جوانە بۆ لەبەرەوە ئەمە لەهجەی زمانەوانی شارە دوجار ئەمە تایبەتمەندی شار وەرەگرێت و ئەوانە سێرەکی زۆرێک لەو خەڵکانی کە هاتوونەتە ئەم شارەوە بە جۆرە لە جۆرەکانی ویستیان ئەم لەهجەیە وەرگرن ئەمە لە شارە گەورەکانی دنیای هەروایە تۆ هەر شارێک کە وەرەگری یەکێ لەو پرسیارانەی کە لە شاری گەورە ئەکرێ ئەوەی ئایا ئەم شارە ناتوانێت ئەو کەسایەتیانی کە لەژێر خۆیان هەیە کۆنتڕۆڵی بکات بێگومان شاری سلێمانی توانێتی هەموو کەسایەتیانی بێنە ناو شاری سلێمانی و بەشێک لە شاری سلێمانی جلوبەرگە شاری سلێمانی جلوبەرگ و ئەتەکێتێکی تایبەتی خۆی بە ئەوەی کە زۆر گرنگە لە شاری سلێمانیە فۆتۆی ڕنگدانەوەی زۆر ئێمە کاتی خوێندنەوەیەکی ورد لە ڕووی سۆسیۆلۆژیەوە بۆ فۆتۆی شاری سلێمانیەکەین ئەو جلوبەرگە عەنیقەی کە لە ناو شاری سلێمانیەوە لە شارەکانی ترا کەمتر بینراوە جلوبەرگێکی کوردانەی ڕەسەنانە تیا بەدیێگرێت چ لە ژنانە چ لە پیاوانە باشە هەر کەسێک هاتووەتە ئەم شارە کەوتێتە ژێر کارگەری ئەم خاڵێکی تر گامانە خۆراکەوە خۆشتان دوێنە زۆر ئاماژتان پێکرد کە زۆر زۆر گونێ چووکە من نەریەتێکی کۆنی کوردەواری خۆراکە کوردەواریەکانە کە لە ناو شاری سلێمانیە با من نمونەیەکتان بۆ بگێڕم کفتەی سابونگەران زۆر جوانەوە نیە کفتەیەکە هەموومان لامایە من بۆ خۆم حەزم لە ناوەکەی کردو بۆیە خواردومە ئەڵێ وەختی خۆی کاتێک کە جوولەکەکان ببورن کاتێک کە خەڵکی سابونکەران سابوونیان دروست کردو ئەمانە چکە پیشە هێتە ناو شاری سلێمانیەوە بەشێکی زۆری ئەو دووگانەی کە هەیەیان بۆ کردویانە لە دروستکردنی سابوونا بەکارێنە دواتر بیریان لەو کردو گۆشتێکی زۆر مێنێتەوە کاتە شوێنی پاراستنی گۆشت نەبووە هەساوان چیان کردووە ئەم گۆشتە زۆری ماوەتەوە وەکۆڵێ بەکارێنێناوە لە مەتبەخی خۆیانە لە چێشخانەی خۆیانە کفتەیان پێ دروست کردووە هەر بۆیە کفتەی سابونکەرانی کفتەیەکی زۆر گەورە و جوانە و ناوەکەشی بۆ بەناوبانگ بۆکڵێن بەساڵی کفتەی سابونکەرانیە وانە کەواتە ئەمە کەلتورێکی زۆر جوانە کە لە ڕووی خۆراکە کە لە ناو شاری سلێمانیا بووە بە درێژایی مێژووی سێرەکەی ئێستش مەسەلەن هەیە وەکو خۆمان ئەڵێن دۆڵمە یاخود یاپراق ئەمە کەلتورێکی خواردنە کە بە درێژایی تایبەتمەندی شاری سلێمانی یاپراقی جیاوازە لە یاپراقی شارەکانی دیکە و ئەوانە کەواتە هەموو ئەمانە لە چوارچێوەیان لە چوارچێوەی سیاسەتی گشتی شارە ڕەنگڕێژ کراوە و چێژ لە پشتم سیاسەتەوە بۆ بیدایەتی دروستکردنی شارەکەیە کە خودی بابانیەکانەوە ئیبراهیم پاشای بابانە پیاوێکی سۆفت وە دوانێتی بەو سۆفتەی خۆی مامەڵە لەگەڵ هەموو کەلتور و ئاین و نەتەوە جیاوازەکانە بکات لە ناو شاری سلێمانی زۆر باشە جا مامۆستا ئیسماعیل ئێستا لەگەڵ هەموو ئەم خاڵە جوانانە کە جەنابەت لە قسەکان تا باست کرد زۆر گرنگە ئەوەی کە هەبووە تۆ بیپارێزی چۆن دەکرێت ئەم لایەنە جوانانە کە تایبەتە بە کەلتور و دابوونەری لە شاری سلێمانیا چون دوێنە ساڵیادی دامەزراندنی شارەکە بۆ ئێمە زیاتر تشکڕێنە سەر سلێمانیەگە ناخۆی لە ئەسڵا هەر گرنگە کوردان ئەمە بپارێزن بەڵام لە سلێمانی چۆن نەکرێت پارێزگاری لەم تایبەتمەندیانی خۆی بکات زۆر پرسیارێکی زۆر منطقی جوانە تۆ ئیت چیمانەیە دراسەیەکمانەیە پێڵێن دراسەی کەلتوری شار ئی لە کۆمەڵی ڕوانگەوە کەلتوری شار ئەپارێزی خاڵی یەکەم ئەوەیە کە تۆ ئەدەبیاتە ینی توێژینەوە ئەدەبیاتەکانە کە ئێمە لەناو شاری ئێمە بیرمانەچێ شاری سلێمانی ئەگەر بڕیت لەناو ئەدەبیاتی کوردیا بۆی بگەڕی هەمیشە شارێکی شادبەخشە هەمیشە شارێکە فەسڵە جوانەکانی تایە هەمیشە شارێکە توانستی بیرکردنەوەی جیاوازی تدایە لەناو کەلتوری ئەدەبیاتە یەکەم شت لە بواری کەلتوریە لە ئەدەبە پێویستە ئێمە ئەدەبی ئەم شارە بپارێزین ئێمە بیرمانەچێ من ڕۆژە ڕۆژمە ماڵەکانی مامۆستای خوالێ خۆشی برای محمەد بەڕاستی کە ڕۆشتمە ئەوێ
یەکسەر بیری ئەدەبیاتی نووسینی مامۆستا ئیبراهیم ئەحمەدم کەوتەوە لەگەڵ بیری دەرکردنی گۆڤاری گەلایۆژ لەم خانە بچووکە جوانەیە چۆن توانێت ئەم ئیشە جوانانە بکات لەناو کوردستانە ئەوانە کە تا ئێستش وەکوڵێ ڕەگوڕیشەی داکوتەوە و ڕنگدانەوە هەیە کەواتە خاڵ یەکەم کە ئەوەیە تۆ ئەو تاریخە ئەدەبیە بێ بینووسیتەوە بیبارزی بە دوو ڕێگە بەڕێگە یەکەم بەڕێگەی نووسینەوەی تاریخی ئەدەبیاتی شاری سلێمانی ئەمە زۆر گرنگە خاڵێکی ترمان هەیە کۆمەڵە خەڵکمانی ئۆڕەڵیە یعنی لە ڕێی زمانەوە تۆ بێ ئەم ئەدەبیاتی لێوەرگیرتەوە چکە ئەو نازانێ بنووسێ ئی ئەمە ئاپارێزی خاڵی دووەم تاریخی وەکوڵێ توێژینەوەی لە بوارە کۆمەڵایەتەکەیە ئەو کۆمەڵایەتیان ماتە ئەو گۆڕانکارە کۆمەڵاتانی کە بە درێژەی لەم تاریخا بوون چین ئەمە زۆر گرنگە خاڵی سێمەوەیە کە توێژینەوە لە بوارە هونەرەکەیە کە زۆر من دەستخۆشی هەمیشە لە کورسا دەکەم و میشەش باسێکی نۆکو ئەکادیمیا کە توانیوێتی لایەنە کەلتورەکەی شاری سلێمانی زۆر کاری لەسەر بکە و ئەمە زۆر گرنگە لە هونەرا تۆ پێویستە باز لەسەر مەسەڵ ئەو دەنگەناوە وەکۆڵە تایبەتمەندیانی کە تایبەتن بە شاری سلێمان ماملەیە لە بیرکردنەوەی هەمومانە ماوە تاوەکو ئێستا حەسەن زیرەک لە بیرکردنەوەی ئەمە مڵکی ئەم شاران بن بە بەشێک لە شوناز و کەسایەتی ئەم شارە کەواتە تۆ پێویستە بیپارێزی من دوێنێکێ لە ئیشە جوانەکان کە ئێوە کردبووتان ئەوە بوو کە دەنگی مەسەلەن مامۆسای خوا لێ خۆش بوو مامۆستا ببورن ناوەکەی یەکی لەو کەسایەتە بەناوبانگانی شاری سلێمانی لە ساڵی 1970کانە گۆرانی تۆ لە سیدیا پەخشیان کردو ئەمە پێویستە بپارێزێ خاڵێکی تر کە زۆر گرنگە کە پێویستە ئیشی لەسەر بکرێت لە ڕووی پێگە جوگرافیەکەی شاری سلێمان ئەمە بەشی ئەکرێ ئەمە خاڵ یەکەم من مثلا ئێستا لە دنیاە توێژینەوە مثلا ئێمە پێمان وایە شارەوانی هیچ ئیشی نییە تەنها سەرۆکاری جادۆ و شەقامەکان نەخێر یەکێ لە ئیشە گرنگەکانی ئەوەیە شارەوانی شاری سلێمانیش لەسەر ئەمانە بکە شوێنە کەلتوریەکان بپارێزێت بێ توێژینەوەی کەلتوری لەمانە بکە بۆ هیچی پێ بۆ ئەم لە زاکیدا اینجا خاڵێکی زۆر گرنگ بینە و باڵەخانی ئەم شارەی خۆڕزکە بیرمان نەچێ بەڕێزە یعنی جەنابتان ئاگادارن و بینەرانش بۆی ئاگادار من تایبەتمەندێکی گرنگی بیناسازی لەم شارەیە کە شێوازە کەلتوریەکەی خۆەتی خۆڕزکە لە دەرەوە نەهاتوە بۆ ناوە مثلا من متابعی شاری هەڵەبجە ئەەکەم سێرەکەم بیناسازی شاری هەڵەبجە لەبەرەوەی ئەو کاتە یەکێک لە کەسایەتی دیارەکانی ئەو کاتە کە بریدی بووە لە عادیلە خانم لە سنەوە هاتووە بیناسازی سنێ هێناوە بۆ ئێرە بەڵام لە شاری سلێمانیە خۆی بە خۆڕزکی دروزە بێ خەڵکەکە بیر لەوە کاتەوە مەسەن خانۆکانی چەند نهۆمی بن چۆن ئیشی تیا بکە بە چی دروستی بکە ئەمانە پێویستە بپارێزێ شارەوانیم خاڵ یەکەم کە پێویستە ئیش لەسەر بکە پارێزگای لەمە خاڵی دووەم بریتە لە چییە بریتە لە پارێزگاری سلێمانی کە ئەمە زۆر گرنگە پێویستە پلانێکی باشی بێت چ لە ئاسی توێژینەوەی ئەکادیمیا چووکە ئەمە گرنگە چ لە ئاستی ئەوەی کە تۆ بێ فیلمی دۆکمنتاری وەسایقی و ئەمانە لە بواری شاری سلێمانیدا دروستکەی بنی ئەم دووبارە بە دەستخۆشی لێوەکەم کە تۆنیتان ئەم کارە بکەن لە بوارە کەلتوریەکانی دەنگە ناوازەکانی شاری سلێمانی کەسایەتی دیارەکانی شاری سلێمانی پێویستە بپارێزرێنە دوێنێ مقابلی کەسێکتان کرد من لە لایڤەکە بینیم زۆر پێوتی من لە بیدایەتەکانی شاری سلێمانی لێرە بوومانە لە بەردەرکی سەرا وتی کەوەی ئەیبینم کەلتوری شاری سلێمانی بیرەکێتەوە ئەمە جوانە کە دوجار ئەم کەلتورە نەوە بنەوە پێویستە بگوێزرێت چکە شتێکمانە پێڵێن لە ناوچوونی کەلتوری تۆ نابێ بێڵی کەلتوری شارەکەت لە ناوچێ چکە ئەگەر ئەوەی نەوەی ئایندە بێت ئاگاداری ئەم کەلتورە دیاریکراوە نەبێت ئەوەی زۆر گرنگتریش ئەوەیە کە دەسەڵات و سڵتەی سیاسی کە پێویستە لە پارێزگاری لە کەلتوری شارکە چکە دوجار ئەو ڕنگڕێژی کەلتوری گشتیەچە و پێویستە ئەو خەمخۆریە جوانی کە لە بابانیەکانەوە بۆ کەلتور و شێوازی پێکەوژێنێم جارە دەسەڵاتی سیاسی بەردەوام ئیش لەسەر پارێزگاری لەم کەلتورە بکات و هەمیشەش گەشەی پێبە لە ڕێی تەکنیک و شێوازە جیاوازەکانیەوە ئەوە زۆر گرنگە و زۆر جێگەی باکە مامۆستا باسێکی لایەنێکی تر بکەین کە لەم شارەیە هەل لە سەرەتای دامەزراندنی و هەتاوەکو ئێستاش کاری پیشەکەری ینی پیشەکەری چەندین پیشەی جوان هەبوو لەم شارەیە کە خەڵکانێک هەتا ئێستاش ئەگەر ئێستش بچین بۆ بازار لە قەیسەری نەقی بۆ دەست پێ بکەین کۆمەڵە دوکانی کەش دەست پێ بکەین لە بەرەو درۆکانەوە هەتا ئێستاش ئەگەر دوونەوەی دوای خۆشی بێ هەڵە دوکانی فڵان کەسە ماوەتەوە بخۆی ڕسمی باپیری هەڵواسیەوە ئەم پیشەی بەردەوامەوە بە دوایەوە هاتووە پیشەکان تا چەند ڕنگدانەوەی بوون کە بنە بەشێک لە کەلتوری شاری سلێمان زۆر پرسیارێکی جوانە یەکێ لەو تایبەتمەندیانەی کە پیشە دایمە لە شارە شوناز وەرەگرێ ماناوەرەگرێ مەسەن تۆ پیشەیە کە تا نهاتێتە شارەوە لە دەرەوە مانای وەرنەگرتووە یەکێ لەوانەی کە ئێتە شارەوە سابوونکەرانە ئەوە سابوونکەرەکانە یەکێ لەوانی کە ئێتە شارە مزگەرەکان یەکێ لەوانی کە ئێتە زەڕنگەرەکانە وەکۆڵەیە هەلاجەکانە ئەمانە پیشە تایبەتەکانی شاری سلێمانی بوون بە درێژایی مێژوو و یەکێ لەوانە کە مەسەلەن زۆرتر کە ئەم شۆ بینیم ئەوانی مەسەلەن ئاڵتونکەرەکانە کە چۆن ئاڵتونیان دروست کرد دواتر یەکەم جار ئینگلیزەکان قاڵبەکانیان پێفرۆشتون و ئەوانە دواتر ئەمان هاتون خۆیان ڕۆشتون لە ڕێی تیجارەتەوە قاڵبانیان هێناوە و دروستیان کردوانە ئەمانە کۆمەڵی پیشەن لەگەڵ شاری مۆدێرنەیە لەدایکە بن یعنی کە شارێک کە مەسەلەن ئۆتۆماتیکی لەدایکە بێ کۆمەڵی پیشی جیاواز لەگەڵ خۆیانە چکە پێداویستی خەڵکە ئەم شتانە سابوون پێداویستی خەڵکە مەسەلەن جلوبەرگ هەلاج ئەمانە پێداویستی خەڵکن پێویستە بێت
ئەوەی زۆر گرنگە کە لێرەیە ئەم پیشانەی ئێستا سێرکین بەرەو کاڵبوونەوە چوون بەڵام شوێنەکان هێشتا ماوەکو جەناب بدەڵی خاڵێکی زۆر گرنگەوەیە کە ئێمە پێمانوێ پێڵێن سیاسەتی میدیای کەلتوری میدیای کەلتوریە چیەکە ئێت لە چوارچێوەی استراتیژی کەلتوری خۆیان باز لەسەر ئەم پیشانەکەوە گرنگی پێ بۆی بیناسێتەوە بە خەڵک کە ئەمە پیشێکیە خاڵێکی تر ئەوەیە کە شوێنەکانیان بە زیندوی بێنڵێن ئەو زۆر زۆر گرنگە چکە بیرمانە ئەم پیشانە لەبەرەوەی ئێمە پیشەسازی گەشەکە لە دەرەوە دێتە ناوە پیشە دەستەکان هێواش هێواش بەرەو لە ناوچوون نەچن بەڵام ئێمە بۆی لە ناوچوون لە ناو ببورن لە ناو نەچوون بیان پارێزین پێویستی چی بکەین پێویستە گرنگیان پێبێنین و دوجاریش ئەو کەسایەتیانی کە لە ناو ئەم شارەیە هەمیشەوەکو سمبول و ڕەمز چکە یەکێ لە تایبەتمەندەکانی کەلتور بریتە لە سمبولەکانی شار سمبولەکانی شار ئەمانە سمبولی پیشەسازی شاری سلێمانین و پێویستە پارێزگاریان لێ بکرێ بۆی بتوانین چی بکەین بۆی بتوانین لە ئایندەیە ئێمە بزانین ئەو پیشانی کە لە ناو شاری سلێمانیە بە درێژایی شاری سلێمانی چۆن گەشیان کردووە و چۆن توانیوانە خزمەت بە چوارچێوە شارنشینی و شارستانێتەکەی شاری سلێمانی لە بابانەوە بۆ وەکو ئێستا ببەخشن مانەوەی شوێنەکانیش پرسیارێک لەسەرەوە بکەین کە ئەو شوێنە کۆنانەی کە هەبووە ئێستا ئێمە دوێنێ لە سەرای سلێمانی بووین ئەو شوێنە کە وەکو سەنتەری شاری سلێمانی بۆ جوانی خۆیەوە ماوەتەوە و کاریشی تیاکراوە کە هەمیشە فیستیڤالەکان و ئەو تازەبوونەوەی کەلتورە جوانە کە هەمیشە کاری لەسەر کوێ ساڵانە بووی کە نەوە بە دوایینەوە ئەم شێواز و نەریتە بۆ بمێنێتەوە لەبەدەر لەوە کۆمەڵێ خانومان هەیە لە خانۆکانی ماڵکانی و سابوونکەران و ئاسکەکان و ئیتر ئەو کۆڵانە کۆنانەی کە لە شاری سلێمانی هەبووە چۆن پارێزگاری لەو شوێنانە بکەین کە هەمیشە گوتومانە گرفتێکە ببوورە مامەسا وای لێ هاتوو ئێستا زۆر جار بەداخۆم قسەیەکەم ئەبێ بە گەراج یعنی هەندێک لەو ماڵە جوانانە هەمی بووە بە گەراج چۆن ئێمە پارێزگاری لەو ماڵانە بکەین خاڵی یەکەمی ئەمە ئیشی شارەوانی پێویستە پلانێکی گونجاوی هەبێت بۆ ئەوی بتوانێت ئەم خاڵانە بە ماڵانە پارێزێت ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم شێوازی بیناسازی ئەو کاتە پێویستە فێری کۆمەڵی گۆستایی کارامە بکرێت بۆ ئەوی ئەو بینایانە دووبارە نۆژەم بکرێنەوە با من نمونونیەکان بۆ بژێڕمەوە مامۆستایەکمانە بوو لە وڵاتی فەڕەنسا بوو وتی ئێمە لە شارێکە ژیان لە پاریسە تقریبا 25 بۆ 40 مەتر بوو هیچ شارەوانی پاریس بوو ئەوانە وتی ئێمە لەبەرەوەی توانستی مادیمانکەوت بۆیە لێرە ئەژێن بەڵام وتی ماڵەکەی لە بەرد دروست کرابوو هەر هەمووی بەرد بوو وتی ئێمە بۆمان نەبوو یەک بزمار داوتین هەر شتێکیش لەو ماڵە بکەوتایەتە خوارەوە ئەبووە بمانوتە بە شارەوانی بێ زەحمە نەبێ بلۆکی کەوتۆتە خوارەوە چاکی کەرەوە خۆمان بۆمان نەبوو سێرکە ئێران چۆن توانێتی وڵاتێک بێت وڵاتێکی کەلتوری بچکە ئێران پێشەوەی شۆرش دروستکە شۆرشێکی کەلتوری دروست کردووە توانێتی هەموو ئەو کەلتورانەی کە پێش شۆرشەکە بووە لە ئێستاە بیان پارێزێت هاتووە هەموو پێکاتە کەلتورانی کردو بە مڵکی شارەوانی وەکو خۆیانڵە شارداری شاری تاران باشە لە پاڵ ئەمەشە ئێت ساڵانە وەستای کارامە لەو وەرە ڕائێنێت بۆی بەو شێواز و تەکنیکێکەتی چیەکە نۆژەنکردنەوەیان بۆ بکە شوێنەکان ئێستا مەسەلەیەکی لە شوێنە جوانانی کە ماوەتە ماڵی ماڵ سەبرای مەحمەد بەڕاستی شوێنێکی زۆر جوانە تۆ هەستەکەی کە ئەم ماڵە بەشێک بووە لە ماڵە ڕەسەنەکانی شاری سلێمانیوانە مەسەلەن کۆمەڵی شوێنی دیاریکراوەیە ئەمە شارانی پێویستە بێت پلانێکی گونجاو دابڕێژێ بۆ ئەمە دوای وەستای کارامە بۆنێ بۆی بنیادی بمێنێتەوە بۆی لە ناونەچوون خاڵێکی زۆر گرنگە هوشیاری هاوڵاتیان ئەمە زۆر گرنگە چونکە هاوڵاتی ئێمە وشیاری کەلتوری نییە هاوڵاتی ئێمە وەکو جەناوە دەفەرموویت کە ئەی دەکا بە گەراجێکی دیاریکەوە لە کاتێکە بەداخەوە ینی ئەمە بەشێکە لە شێوازی شوناسە کەلتوری و بیناسازەکەی شاری سلێمانی کە پێویستە چی بێت پێویستە بەردەوام ئێمە چکە ئێمە کاتێک بین دیراساتی کەلتوریەکەین توێژینەوەی کەلتوریەکەین خاڵ یەکەم کە بۆی ڕۆن شێوازی بیناسازی و شارەیە یعنی تۆ چۆن ئەم شارە هێوا شێواز گەشەکە بێ بم باڵەخانە مۆدێرنانە تۆ ئید لە شێوازی بیناسازیەوە کەواتە شارەوانی پێویستە پلانێکی تۆکمە و گونجای هەبێ لە هەمان کاتژە کۆمەڵە دەستی کارامە و باش هەبێت بۆی بتوانێت بەو شێواز و دیزاینە کۆنەی کە خۆی هەیەی شوێنەکان بپارێزێت دواترش ئەمە بک بە مڵکی خۆی چونکە ئەگەر نیکا بە مڵکی خۆی ئەو کاتە بەسەیسم گوناحی ئەمە مەکتەبی فەیسەڵێمان لەدەستداوە یعنی چونکە ئەمە یەکێکە لە مۆرکە جوانەکانی شاری سلێمانی کە پێویستە ببوایە بپارێزرایە و بە درێژایی تاریخ هەبوو ئەوانە مەسەن لەم ئاخیرە یەکێک لەوانی کە ئێوە ئیشتان لەسەر کردووە بزانمەوەی ئەو قوتابخانە کۆنی کە کەشتی نوح بوو کە وەختی خۆی ئەمە یەکێکەوە لە سیما جوانەکانی شاری چونکە خەڵک لێوە فێری خوێن دواتر ئەمە پێشم وتن کە لە ڕووی کەلتوریە بێ بە زاکیرەی معریفەی شارە ینی تۆ نابێ ئەم زاکیرەی لە ناوبەری تو ئەوانە بۆ چونکە دوجاریش ئەمە
نەوە دوایینەوەی ئێمە دیراساتی توێژینەوە کەلتوریەکان لەم بوارە ئاکرێەوە ئێمە ئێستا بەشێکمانەیە لە بواری لە جامعی زانکۆی سلێمانی باناوی فەلسەفە توێژینەوە کەلتوریەکانە ئیشەڵا لە ساڵی ئایندە جیلیەکەمی ئەم بوارە تەخەڕۆجەکە لەم بوارە توێژینەوەکە ئەمانە فڵدی گرنگی توێژینەوە کەلتوریەکان. باش جەناب مۆستا ئیسماعیل ئێستا جەنابەت باسی ئەوەت کرد ئێمە کۆمەڵێک شوێنمان هەیە ئەمانە هەروەک ئەسڵەن ناسنامەی سلێمانیان لێ هاتووە بەڵام لەگەڵ یان ئێمە نابێت یعنی ئەمە ڕەچاو نەکەین کە هەل لە ڕووی بۆ نمونە بیناسازیەوە لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی هەموو ئەمانەوە ئەبینین یەک ڕنگبوون و یەک پارچەبوونێک هەر لە جیهانە هەیە بۆ نمونە ئەوەی کە لە شارێکی لەوانەیە وڵاتێکی ئەوروپی دروست بکرێت دێت ئەبینی ئەو بیناسازیە لە سلێمانیشە پەیڕەو ئەکرێت ئێمە چۆن بکەین ئەو هەماهەنگبوون لەگەڵ ئەم شەپۆلە جیهانیەیە لی دوانەکەین بەڵام لەگەڵ یا ڕەسەنایەتێکی خۆمان کللتورەکەمان دابوونەریتەکەشمە هەر ببینیم بە شارەکەەوە ڕنگ و بۆنێکی ماوێتەوە ئەم تێکەڵبوونە چۆن دروستەکرێت قسە پرسیارگەی جەناب زۆر دروستە یەکی لەو شتانی کە ئێمە بیناسازی شارمان تێک چۆێست بۆ لەبەر ئێمە لە دەرەوە شدێنین ناوە ئێمە ئێستا لە ڕێی شتێکمان هەیە لە کللتورە پێڵەن پیشەسازی کللتوری چیەکە میدیا ڕکلامەکە بۆی چی بکە بۆی ئەو بەها و بنەما و پرانسیبە کللتوریانی کەیەتی گرنگی پێبە ئێمە بیناسازی ئێمە ئێستا لەژێر چیە لەسەر پیشەسازی کللتوری تورکیایە ئەمە زۆر کارێکی خراپە تەنانەت دیکۆری ماڵیشمانە جێرەم پیشەسازیە یعنی ئێستا کەم ماڵە بینی مەسەڵەن دانیشتێکی سونەتی هەبێ دانیشت بێت و ئەوانە ئەمە پێویستە چی بکەیت پێویست ئێمە بەڕاستی یەکەم خاڵ یەکەمەوە زۆر گرنگە خەڵک وشاری پێیاگات کە ئێمە هەموو ماڵەکانمان نەکەین بەم ئەلی کۆبۆنێک هەیە جۆرێک لە جۆرەکان مەسەڵەن سیمای نەخشەسازی شار خشت و دروستکردنی خشتەکانە کە لەناو شاری سلێمانیا دروست بوونەوەن با کۆمەڵی ماڵی ئێمە جیاواز بێ یانی لەم خشتانە دروست بکرێتوانە اینجا خاڵێکی تر کامانە یانی هەرو شارەوانەیە کە جەنابەت دوتت کەرەستەکان دیاری بکات سنوورداری بکات زۆر تەواوە کەرەستەیەکی گونجاو دیاری بکات بڵێ مەسەڵەن ئێستەیەکە لەو کەسانەی کە لە شاری هەڵەبجەیە ئیشەکاتوانە کاگ ئاسوی حاجی محەمەوە هەستاوە هەرچی ئەو بینانەی کە دروستی کردو بە شێوازە کەلتوریەکان دروستی کردوتەوە بە خشتی تایبەتی خۆی بە بیناسازی خۆی دروستی کردو بۆ بۆی سیمایەکی شارستانیەتێکی کۆن بەخشێتەوە بە ناوچەکە ئەمە خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە بیر لەوە بکەینەوە کە مەسەڵەن چۆن بتوانین بگەڕینەوە بۆ ئەو پێکاتە کەلتورانی خۆمان کە هەمانە چکە دوجار کەلتورنەوە بنەوە ئەگوێزێتەوە ینی پێویستە لە ماڵەکەی خۆتەوە دەست پێ بکەی کۆمەڵێک پێکاتی کەلتوریە بنەوەکەی خۆتی بناسێنی بیناسازی تۆی بیناسازی تێک چۆ تۆ بیر لەوە بکەیتەوە بیناسازیەکی کەلتوری دروستکەیت یعنی ئێستا من بۆ خۆمە گەربم ئێوە ماڵ دروستکەمە هەمیشە حەز دەکەم لە چوارچێوەیەکی خشتێکی دیاریکەوە و دوایەوە وەکۆڵی هۆڵێکی سونەتی مێ بۆی خەڵک بێت پێکاتە کەلتوریەکانی کۆمەڵگەی خۆمان بینێتوانە اینجا ئەم پیشەسازی کەلتوری چی دروستیەکات ئێمە لەژێر ئەفلامە ئەمانەمان دروست کرد لەژێر میدیایە لەژێر کاریگەری تەنانەت لە جلوبەرگاوە جەناب دەفەرمی ینی بەشێکی گرنگی پیشەسازی کەلتوری ئەمە لەژێر کاریگەری جلوبەرگی تورکیایە کاڵا تورکیەکان و بازاری تورکیا ئێستا بازارێکی گەرمە لە نەک لە هەموو کوردستانە بازارێکی گەرمە کەواتە ئێمە پێویستە لە بەرامبەر ئەم شەبۆلەتا بەڵانس دروستکەین بەڵانس چۆن دروستەکەین ئین دووبارە بیناسازی خۆمان بە شێوازێکی کەلتوری کۆنی شاری سلێمانی بینادین خاڵێکی تر ئەوەی کە مامۆستا ئاماژە پێکردەوەیە کە مەسەڵەن شارەوانی بێت وەکو جەناب داماژ شارەوانی بێت چی بکات بێت بڵێ ئەو باڵەخان و دامەزراوانی حکومیان دروستەکرێت پێویستە لە چوارچێوەی کەلتوری شاری سلێمانی بوون ڕۆژاوی ئێستا ئەوەی کە هەیە سێرکی شارەوانی شاری سلێمانی ڕاستە بیناکە بە کۆی گشتی وەکۆڵێ جۆرێک لە جۆرەکان مەسەڵەن بیناسازی تورکی پێوەدای بەڵام هەر جۆرێک لە جۆرەکان کەلتوری شاری سلێمانی پاراستووە توانێتی کۆمەڵێک بنەمای کەلتوری تیا ڕەچاو بکە ئەندازیارەکانمان پێویستە بیر لەمە بکەن کە بێن لە ناو سیاست و نەخشەسازی شارە کەلتوری شاری سلێمانی ڕەچاو بکەن و بیپارێزن دوجاریش کۆی گشتی ئەمە هوشیاری تاک دروستەکە کە ئێمە نابێت ئەو وشیارە لە دەست بین کە ڕاستی بیناسازی ئێمە دەگمەن بووە لە ناوچەکەیەوە لە شاری سلێمانی و بیناسازی جوانی کە بووە مەسەن بەپێی فەسڵەکان بەپێی وەرزەکان توانیان ژوور و پێکاتەکانی ژوور و تەنان باڵەخانەکان بەشی دەرەوەیان دروست بکەن و ئەوانە ئەمە پێویستە بە جوانی وەکۆڵێ بێ بە وشیاری تاک و لەم وشیاری تاکەشە بێ بە وشیارێکی کە بوو بە وشیاری معرفێ بێ بە وشیارێکی کردەیی و ئەو کاتێ مەتوانین لە چوارچێوەدا پێکاتە کەلتوریەکانی و بیناسازیەکانی شاری سلێمانیش پارێزگاری لێ بکەین و بیان هێڵینەوە بۆنەوە دەسەکانی خۆش بێ زۆر سپاس مامۆستا بەی وایە ئەوەی کە هەمیشە لەگەڵم گفتوگۆی ئێمەشە هەمیشە خۆمخۆرێک ماون لەم شارەیە کە هەوڵێن ئەو شارستانیە جوانە لە ڕووی بیناسازیشەوە کە بتوانن پارێزگاری لێ بکەنە چۆن لە ڕابردووشە لەسەر سلێمانی و ماڵی سۆفی کەریم و ماڵی پیرەمێرد و ماڵ چەندین خان و وەکو ماڵی برای محمەد و چەندین ماڵی ناوازێ ئەم شارەکە ئێستا نۆژەنکراوەتەوە و ئەتوانیت وەکو مۆزەخانەیەک سەردانی بکەیت و ئێستاش گرنگە کە هەمیشە کاری بۆ بکرێت نەکە لەگەڵ ڕۆژێکا کە بنیادنانی شاری سلێمانیە ئێستا بینی ئەگەر بەلای
دەواازەی شەقامی مەولەویە بڕۆی ئەبینی نوێژەکردنەوەیەکە کە بە بەردی هەورامان جارێکی تر نۆژە نەکرێتەوە لەسەر ئەرکی خات و شانازی برایم مححمد و لەگەڵەمانەشا چەندین کاری دیواربندیش ئەکرێت لەگەڵ داخلبوونێ بۆ دەواازەی شاری سلێمانی ئەمانە هیوادارین ببێتە کۆمەڵە پرۆژە کە ئەم شارە جارێکی تر موکێکی تایبەتی خۆی میدیاش پێویستە زۆر گرنگی ئێمەش بێ ئێمە پیشەسازی کەلتوری خۆوام بکەین بۆی خەڵک بناسینەوە بە پێکاتۆ بۆ قاع کەلتوریەکانی شاری سلێمانی و بابانیەکانی سلێمانی دەستەکانە خۆش بێت زۆر زۆر سپاس بەخێر بێت زۆر زۆر سپاس